سڵاوتان لەبێ خۆشەویستان، وەرن با پێکەوە چاوەکانمان دابخەین و بە خەیاڵ بگەڕینەوە بۆ زیاتر لە 1400 ساڵ پێش ئێستا. با بچینە ناو کۆڵانە قوڕین و سادەکانی شاری مەدینە، ئەو شارێک کە تەنها چەند ساڵێک پێش ئەم مێژووە تەنها شوێنی پەرستش، برایەتی و ژیانێکی زۆر سادە و دوور لە ڕەنگەکانی دنیا بوو. بەڵام ئێستا هەموو شتێک گۆڕاوە. دوای کۆچی دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم و تێپڕبوونی سەردەمی خەلافەتی ئەبوو بەکر و عومەر، ئیمپراتۆریەتی ئیسلامی وەکو بوومەلەرزەیەک بەسەر نەخشەی جیهاندا کشا بوو. لە سنوورەکانی هیندستانەوە تا دەگاتە قوڵاییەکانی ئەفریقیا، لە چیاکانی قەوقازەوە تا دەگاتە یەمن، هەمووی کەوتبووە ژێر سێبەری یەک دەوڵەتەوە. بەڵام کێشەکە لێرەوە دەست پێ دەکات. بیرت بێت کاتێک دەوڵەتێک بەو خێراییە گەورە دەبێت، تەنها زەوی ناگرێت بەڵکو سامانیش دەگوازرێتەوە. زێڕ و زی و کۆشکە ڕازاوەکان و گەنجینەکانی کیسرای فارس و قەیسەری ڕۆم وەکو لافاوێکی بێ ئامان بەرەو شاری مەدینە دەڕژان. خەڵکێک کە پێشتر بە دەنکێک خورما و پارچەیەک نانی وشک ڕۆژیان دەکردەوە، ئێستا لە ناو دەریایەک لە سامان و خۆشگوزەرانیدا دەژیان. پرسیارە گەورەکە لێرەدایە: ئایا مرۆڤەکان دەتوانن لە ناو ئەو هەموو سامانەدا هەمان ئەو ڕۆحەپاکی پێشویان بپارێزن؟ یان پارە و دەسەڵات دەبێتە ژەهرێک و هێواش دڵی کۆمەلگاکە دەخوات؟ لەو کاتەدا پیاوێک لە لووتکەی دەسەڵاتدا بوو بە ناوی عوسمانی کوڕی عەفان، خەلیفەی سێم، پیاوێک کە لە تەمەنی 80 ساڵیدا بوو. عوسمان بە سروشتی خۆی کەسێکی ئێزگار نەرمونیان، شەرمن و بەخشندە بوو. ئەو وەک عومەری کوڕی خەتاب توند و سامناک نەبوو، بەڵکو دڵی وەکو ئاوریشم وابوو. ڕێک ئەم نەرمونیانی خەلیفە بوو کە بووە دەواازەیەک بۆ گەورەترین زریان لە مێژووی ئیسلامدا. لە تاریکایی شارە دوورەکانەوە، لە کوفەی عێراق و لە بەسڕا و لە ناو کۆڵانە تەپ و تۆزگرتوەکانی فوستاد لە میسر، چرپە چرپێکی مەترسیدار دەستی پێکرد. خەڵک لە دەوری یەکتر کۆ دەبوونەوە بە دەنگێکی نزم دەیان گوت: سیر بکەن، خەلیفە تەنها خزمەکانی خۆی لەنەوەی ئومەیە دەکاتە پارێزگار. سیر بکەن چۆن سامانی دەوڵەت لە نێوان خۆیاندا دابەش دەکەن. ئەو دەنگۆیانە وەکو ئاگرێک کە بکەوێتە پوش و پەڵاشەوە بە خێراییەکی سامناک تەشەنەیان دەکرد. پارێزگارەکانی عوسمان وەکو معاویەی کوڕی ئەبوو سوفیان لە شام و عەبدوڵای کوڕی سەعد لە میسر دەسەڵاتێکی زۆریان هەبوو. خەڵکی ئەو ناوچانە کە تازە موسڵمان ببوون و هێشتا تێگەیشتنێکی قوڵیان بۆ ئیسلام نەبوو، زۆر زوو کەوتنە ژێر کاریگەری ئەم پڕۆپاگەندانەوە. بەڵام ئایا تەنها ئەمە هۆکار بوو، یان دەستێکی ڕەش و شاراوە لە پشت پەردەکەوە یاری بە عەقڵی خەڵکەکە دەکرد؟ لێرەدا ناوی کەسایەتێکی تەموو مژاوی دێتە پێشەوە بە ناوی عەبدوڵای کوڕی سەبە، پیاوێک کە بەناو شارەکاندا دەگەڕا و ژەهری گومانی لە دڵی خەڵکیدا دەچاند. چۆن دەبێت عەلی کوڕی ئەبوو تاڵیب لە ماڵەوە دانیشێت و عوسمان دەسەڵات بگرێتە دەست؟ چۆن دەبێت ئێوە برسی بن و ئەوان لە کۆشکدا بژین؟ ئەم قسانە بۆ ئەو خەڵکی کە تیونووی گۆڕانکاری و پڕ لە تووڕەیی بوون، وەک ئاوی سارد وابوو بۆ کەسێکی تینوو لە ناوەڕاستی بیاباندا. ڕۆژ لە دوای ڕۆژ نامەی ساختە و پڕ لە درۆ لە نێوان شارەکاندا ئاڵ و گۆڕ دەکرا. خەڵکی میسر دایان خوێندەوە کە خەڵکی کوفە ئامادەن بۆ شۆڕش. خەڵکی کوفەش دایان خوێندەوە کە میسڕیەکان لەسەر پێن. تۆڕێکی گەورەی وەهمی لە درۆ چاواشەکاری دروست ببوو کە کەس نەیدەتوانی ڕاستی و درۆ لێک جیا بکاتەوە. شاری مەدینە پایتەختی ئیمپراتۆرەتەکە لە بێ ئاگاییەکی قوڵدا خەوت بوو و خەلیفە نەیدەزانی کە لە دەوروبەریدا چ گڕکانێک خەریکە دەتەقێتەوە. لە کۆتاییدا شتەکە لە چرپە چرپ و نامەی نهێنیەوە گۆڕا بۆ کردار. ساڵی 35 کۆچی بوو. کاروانێکی گەورە لە میسر، کوفە و بەسڕەوە بەڕێکەوتن. ئەوان وەکو حاجی نایەن، وەکو بازرگانیش نایەن، بەڵکو شمشێرەکانیان لە ژێر جلەکانیانەوە شاردۆتەوە و چاوەکانیان پڕە لە ڕقی تۆڵەسەندنەوە. ئەو ئاگرەی کە بەناو چاکسازی و دادپەروەریەوە هەڵگیرسا بوو، خەریک بوو پایتەختی ئیسلام بسووتێنێت. زریانەکە گەیشتە بەردەم دەرگای مەدینە. پرسیارەکە ئەوەیە: کاتێک ئەم هەزاران تووڕەیە دەگەنە بەردەم ماڵی خەلیفەیەکی 80 ساڵە کە تەنها قورئانێکی بەدەستەوەیە، چی ڕوودەدات؟ ئایا ئاسمان دەگریت یان زەوی خوێن دەخواتەوە؟ ئەمە ئەو پرسیارەیە کە ئێستا وەڵامەکەی دەزانین.
با بۆ ساتێک هەستەکانمان ڕابگرین و بچینە ناو ئەو ڕۆژە تاریکەی کە ئاسمانی مەدینەی پۆشی. ساڵی 35 کۆسیە و مانگی زولحیجەیە، ئەو مانگەی کە زۆربەی هاوڵە گەورەکان و خەڵکی مەدینە بەرەو مەککە بەڕێکەوتبوون بۆ جێبەجێکردنی فەریزەی حەج. شارەکە تا ڕادەیەک چۆڵ و بێدەنگ بوو، بەڵام ئەم بێدەنگیە بێدەنگی پێش گەورەترین و وێرانکەرترین زریان بوو لە مێژوودا. لە ناکاو هەزاران چەکداری تووڕە کە لە میسر و کوفە و بەسرەوە هاتبوون، وەک مێروویەکی ڕەش و سامناک بەناو کۆڵانەکانی مەدینەدا بڵاو بوونەوە. ئەوان ڕاستەوخۆ چوونە بەردەم ماڵی خەلیفە عوسمانی کوڕی عەفان و گەماڕۆیاندا. بیرت بێت ئێمە باسی پاشایەکی ستەمکار ناکەین کە بە سوپا دەورە درابێت، ئێمە باسی پیرەمێردێکی 80 ساڵە دەکەین کە لە ناو ماڵێکی سادەدا بوو، چەکەکەی تەنها قورئانەکەی بەردەستی بوو. ئایا دەتوانیت ئەو دیمەنە بهێنیتە پێش چاوت؟ ماڵی پیاوێک کە پێغەمبەر درودی خودای لەسەر بێت شەرمی لێ دەکرد. ئێستا لەلایەن کەسانێکەوە گەماڕۆ دراوە کە بانگەشەی ئیسلام دەکەن و شمشێرەکانیان بۆ ڕشتنی خوێنی تیش کردووە. گەماڕۆکە ڕۆژ لە دوای ڕۆژ تونتر دەبوو تا گەیشتە 40 ڕۆژی تەواو. کارە ساتەکە لێرەدایە. ئەو یاخیبوانە نەک تەنها ڕێگایان نەدەدا خەلیفە لە ماڵ بچێتە دەرەوە بۆ نوێشکردن، بەڵکو ئاوی خواردنەوەشیان لێ قەدەغە کرد. بەڵێ ئاو لێرەدا مێشک دەوەستێت و پرسیارێکی گەورە دروست دەبێت: چۆن دەبێت پیاوێک کە لە سەردەمی پێغەمبەردا بیری ڕوممەی بە پارەی خۆی کڕی بۆ ئەوەی موسڵمانان ئاوی لێ بخۆنەوە، ئێستا لە ناو ماڵەکەی خۆیدا لە توونێتیدا بمرێت؟ چ عەقڵیەتێک دەتوانێت ئەمە قبول بکات؟ لە ناو مەدینەدا ئەوانەی مابوونەوە تووشی شۆک ببوون: عەلی کوڕی ئەبوو تاڵیب، زوبەیری کوڕی عەوام و تەڵحەی کوڕی عوبەیدوڵڵا کە زانیان دۆخەکە گەیشتۆتە ئەم ساتە مەترسیدارە، کوڕەکانی خۆیان حەسەن و حوسەین و عەبدوڵڵای کوڕی زوبەیر ناردە بەردەم دەرگەی ماڵی عوسمان بۆ ئەوی بە شمشێرەکانیانەوە بەرگری لێ بکەن. بەڵام دەزانیت عوسمان چی پێگوتن؟ بە دەنگێکی هێمن و پڕ لە یەقینەوە گوتی: سوێندتان دەدەم هەر کەسێک پێی وایە من مافی گوێڕایەڵیم بەسەریەوە هەیە با شمشێرەکەی بخاتە کێلانەکەیەوە، نامەوێت یەک دڵۆب خوێنی موسڵمانان لەسەر من بڕژێت. ئەو پیاوە ئامادە بوو خۆی ببێتە قوربانی، بەڵام نەبێتە هۆکاری کوشتار لە نێوان ئومەتەکەیدا. بەڵام یاخیبۆکان هیچ بەزەییەکیان لە دڵدا نەبوو. کاتێک زانیان وەرزی حەج خەریکە کۆتایی دێت و هاوڵەکان بە سوپایەکەوە لە مەکەوە دەگەڕێنەوە بۆ ڕزگارکردنی خەلیفە، بڕیاری کۆتاییاندا دەبێت هەر ئەمڕۆ کارەکە یەکلای بکەینەوە. ساتی جێبەجێکردنی تاوانە گەورەکە. ڕۆژی هەینی بوو، عوسمان بە ڕۆژوو بوو، خەوی بە پێغەمبەرەوە درودی خودای لەسەر بێت بینی بوو کە پێی دەڵێت: ئەی عوسمان، ئەمڕۆ لە لای ئێمە بەربانگ دەکەیت. بۆیە زۆر ئارام بوو، خۆی شت بوو، جلی پاکی لەبەر کرده بوو و قورئانەکەی لەسەر ڕانەکانی دانابوو، خەریکی خوێندنەوە بوو. یاخی بۆکان کە نەیانتوانی لە دەرگای سەرەکیەوە بێنە ژوورەوە بەهۆی پاسەوانی کوڕی هاوڵەکانەوە لە دیواری ماڵی دراوسەیەکەوە کە ماڵی عەمڕووی کوڕی حەزم بوو سەرکەوتن و بازیاندا بۆ ناو حەوشەی ماڵی خەلیفە. دیمەنەکە زۆر ترسناکە. کۆمەڵێک پیاوی شمشێر بەدەست، چاوەکانیان پڕ لە ڕقە، دەرگای ژوورەکەی عوسمانیان شکاند. یەکەم کەس کە چوە ژوورەوە پێی دەگوترا ئەلغافقی بن حەرب، بە ئاسنێک کێشەی بەسەری عوسماندا، پاشان شەقێکی لە قورئانەکەدا و فڕیدا. لەم کاتەدا نائیلەی هاوسەری عوسمان بە هاوار و گریانەوە خۆی دایە بەردەم خەلیفە بۆ ئەوەی بیپارێزێت. بەڵام یەکێک لە بکوژەکان کە ناوی کینانەی کوڕی بشر بوو، شمشێرەکەی کێشا بەسەر دەستیدا و پەنجەکانی پارچە پارچە کرد. دواتر بە دڕندەیەکی بێوێنەوە شمشێرەکانیان خستە ناو سکی خەلیفە 80 ساڵەکەوە. خوێنێکی زۆر لە جەستەی پیر و لاوازی عوسمانەوە فوارەی کرد و ڕژایە سەر پڕەکانی ئەو قورئانەی کە دەی خوێندەوە. بە دیاریکراویش خوێنەکە دڵۆپەی کردە سەر ئەم ئایەتە کە خوای گەورە دەفەرمێت: خوای گەورەت بەسا بۆ ڕوبەڕووبوونەوەیان. ئەو ڕۆژە نەک تەنها عوسمان کوژرا، بەڵکو ڕۆحی ئومەتێک پارچە پارچە بوو. کاتێک هەواڵی کوژرانی خەلیفە لە ناو مەدینەدا بڵاو بووە، ترس و شۆکێکی قوڵ باڵی بەسەر هەموواندا کێشا. ژنان دەگریان، پیاوەکان بێدەنگ ببوون، ئاسمان وەک ئەوەی بێوێت بڕوخێت. خوێنی خەلیفە لەسەر قورئانەکە بووە ئەو مۆرەی
کە بۆ هەمیشە دەرگای فتنە و شەڕی ناوخۆی کردەوە. لێرەدا با بپرسین، ئایا ئەمە کۆتایی کارەساتەکە بوو یان تازە خوێنەکە گەرم ببوو و شمشێرەکان تامی خوێنیان کردبوو؟ کاتێک پایتەخت بێ سەرکردە دەمێنێتەوە بکوژەکان بەناو شاردا تەراتێن دەکەن، کێ دەوێرێت لەم دۆزەخەدا دەسەڵات بگرێتە دەست؟ هەموو چاوەکان لەناو ئەو گێژاوە تاریکەدا تەنها بەدوای یەک پیاودا دەگەڕان، پیاوێک کە دەبوو قورسترین باری مێژوو هەڵبگرێت، ئەویش عەلی کوڕی ئەبوو تاڵیب بوو. بەڵام ئایا عەلی دەتوانێت ئەو ئاگرە بکوژێنێتەوە کە یاخیبۆکان بە خوێنی عوسمان هەڵیان گیرسان؟ ئەمە ئەو وەڵامەیە کە ئێستا دەیزانین. بینەری ئازیز، با وێنەی شارەکە بهێنینە پێش چاومان. مەدینە ئەو شارەی کە ڕۆژانێک بۆنی میسکی لێ دەهاتوو، زەردەخەنی پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم کوچە و کۆڵانەکانی ڕووناک دەکردەوە، ئێستا ببووە زیندانێکی تاریک، بۆنی خوێن تێکەڵ بە تۆزی هەوا ببوو، بکوژەکانی عوسمان بە ڕوخسارێکی گرژ و شمشێری ڕووتەوە بەناو بازار و شەقامەکاندا دەسوڕانەوە. خەڵک لە ترسا دەرگای ماڵەکانیان داخستە بوو. ئومەتی ئیسلامی بۆ ماوەی 5 ڕۆژی تەواو بێسەرکردە و بێخەلیفە مایەوە. گێژاوێکی وەها دروست ببوو کە کەس نەیدەزانی بەیانی چی ڕوودەدات. یاخیبۆکان زۆربیان خەڵکی میسر و کوفە و بەسرە بوون. کاتێک تامی دەسەڵاتیان کردو زانیان پایتەخت لەژێر دەستیاندایە، ترسیان لێنیشت. ئەوان دەیانزانی گەر بگەڕێنەوە شارەکانی خۆیان بێ ئەوەی خەلیفەیەک دیاری بکەن، ئەوە لەلایەن پارێزگارەکانەوە دەستگیر دەکرێن و لە سێدارە دەدرێن. بۆیە وەکو گورگێکی برسی کەوتە وێزەی هاوڵە گورگەکان و هەڕەشەیان کرد. ئەگەر تا سبەی خەلیفەیەک دیاری نەکەن، عەلی و تەڵحە و زوبەیر و هەموو گەورەکانی مەدینە دەکوژین. لەم ساتەدا هەموو ڕووگەکان بەرەو یەک ماڵ سوڕانەوە، ماڵی عەلی کوڕی ئەبوو تاڵیب، ئامۆزای پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم. ئەو پاڵەوانەی کە لە جەنگەکانی بەدر و خەیبەردا شمشێرەکەی زەوی دەهەژان. کۆمەڵێکی زۆر لە کۆزبەران و پشتیوانان ئەلموهاجیرون وەلئەنسار بە ڕوخسارێکی پڕ لە فرمێسک و ترسەوە چوونە بەردەم دەرگاکەی، داوایان لێ کرد و پاڕانەوە. ئەی ئەبول حەسەن، خەلافەت وەربگرە، ئومەتەکە خەریکە لە ناو دەچێت. بەڵام ئایا عەلی بەپەلە دەسەڵاتی قبول کرد؟ نەخێر، عەلی بە ڕوخسارێکی پڕ لە خەم و دڵتەنگیەوە لیان هاتە دەرەوە. چاوەکانی سوور ببوون لە کەم خەوی و خەفەتی کوژرانی عوسمان. تەماشای ئەو خەڵکەی کرد کە هەم قوربانی بوون و هەم بەشێکیان هۆکاری کارەساتەکە بوون و بە دەنگێکی پڕ لە هەیبەتەوە پێی گوتن: لێم گەڕێن و داوای کەسێکی تر بکەن. ئێمە ڕوبەڕووی کێشەیەک بووینەتەوە کە چەندین ڕوخسار و ڕەنگی هەیە، نە دڵەکان بەرگەی دەگرن و نە عەقڵەکان قبوڵی دەکەن. ئاسمان هەوری ڕەشی گرتووە و ڕێگاکان ون بوون. ئەگەر من قبوڵی بکەم، ئەوە بەو زۆرە حکومتان دەکەم کە خۆم دەیزانم و گوێ لە گلەی هیچ کەسێک ناگرم. خەڵکەکە زیاتر پاڕانەوە، پیاوەکان دەگریان و دەیان گوت: ئێمە بێزگە لە تۆ کەسی تر شگ نابین شایستە بێت. کاتێک عەلی بینی کەشتی ئومەتەکە خەریکە نوقم دەبێت، ناچار قبوڵی کرد، بەڵام مرزێکی توندی دانا: نابێت بەیعەتدان بە من لە نهێنیدا بێت، دەبێت سبەی لە ناو مزگەوتی پێغەمبەردا لە بەردەم چاوی هەموو خەڵکدا بێت. بۆ ڕۆژی دواتر مزگەوتەکە پڕ بوو لە خەڵک. ئەو دیمەنە یەکجار کاریگەر بوو. هاوڵانی وەکو تەڵحە و زوبەیر پەیمانیاندا، بەڵام هەرکە خەلافەت جێگیر بوو، یەکەمین و قورسترین پرسیار وەکو ڕمێک ئاراستەی سنگی خەلیفە کرا ئەوە بوو: ئەی خەلیفە، کەی تۆڵەی خوێنی عوسمان دەکەیتەوە؟ بۆچی بکوژەکانی عوسمان لە سێدارە نادەیت؟ لێرەدا دادپەروەری و سیاسەت بەریەک دەکەون. خەڵک دەیانەوێت دادپەروەری جێبەجێ بکرێت، بەڵام عەلی ئەو سرکردا ژیرە تەماشای واقعی دەکرد. بکوژەکانی عوسمان یەک و دوو کەس نەبوون، ئەوان سوپایەکی چەند هەزار کەسی بوون کە چەکیان بەدەستەوە بوو و کۆنتڕۆڵی شارەکەیان کردبوو. ئەگەر عەلی فەرمانی کوشتنی بکوژەکانی بدایە، ئەوە ئەو ڕۆژە مزگەوت و شاری مەدینە دەبووە گۆماوی خوێن و ژن و منداڵی هاوڵان دەکوژران. بۆیە عەلی لەسەر مینبەرەکەیەوە دایە مەیدان و گوتی: ئەی خەڵکینە، من بێ ئاگا نیم لەوەی ئێوە دەیبینن، بەڵام چۆن ڕوبەڕووی قەومێک ببمەوە کە ئەوان دەسەڵاتیان بەسەر ئێمەدا هەیە و ئێمە دەسەڵاتمان بەسەریاندا نییە. خزمەتکار و عەشیرەتەکانیش چوونەتە پاڵیان. ئارام بگرن تا دەوڵەت جێگیر دەبێت و دڵەکان هێمن دەبنەوە. بەڵام ئایا مرۆڤەکان کاتێک سۆز و تووڕەیی دەیانگرێت گوێ لە لۆژیک دەگرن؟ نەخێر.
هەواڵی کوژرانی عوسمان و وڵامەکانی عەلی گەیشتە مەککە. شوێنی کە عایشەی خێزانی پێغەمبەر درودی خودای لەسەر بێ لێبوو، دایکی باوەڕداران کاتێک هەواڵەکەی بیست وەکو دایکێک کە کوڕەکەی لێ کوژرابێت تووڕە ببوو. گوتی: دەگەڕێمەوە، سوێن بە خودا عوسمان بەستەم کوژراوە، سوێن بەخوا خوێنی دەسێنمەوە. لەلایەکی ترەوە تەڵحە و زوبەیریش کە هەستیان کرد مەدینە لە ژێر کۆنتڕۆڵی بکوژەکاندایە و عەلی ناتوانێت ئێستا سزایان بدات، مەدینەیان جێهێشت و لە مەککە پەیوەندیان بە عایشەوە کرد. ئەوان بڕیارێکی چارەن و سازیاندا، دروستکردنی سوپایەک بۆ ڕاوەدونان و کوشتنی بکوژەکانی عوسمان. بۆ ئەم مەبەستەش ڕوویان کردە شاری بەسڕە لە عێراق. کاتێک عەلی ئەمەی بیست، زانی کە کارەساتێکی گەورە بەڕێوەیە. دا بەشبوونی سوپا و دروستبوونی دوو هێزی جیاواز واتە کۆتایی دەوڵەت. ناچار بوو بە خێرایی سوپایە کۆ بکاتەوە بەرەو عێراق بەڕێ بکەوێت بۆ ئەوەی ڕێگری لە پێکدادان بکات. ئەو دیمەنەی لە دەوروبەری شاری بەسڕە ڕوویدا یەکێکە لە دڵتەزێنترین ساتەکانی مێژووی مرۆڤایەتی. دوو سوپای گەورە کە هەردووکیان خواپەرست، هەردووکیان قورئان خوێن، هەردووکیان برای یەکتر لە بەرامبەر یەکتر وەستان، باوک لەو سوپایە و کوڕ لەم سوپایە. پێش ئەوەی جەنگ دەست پێ بکات، عەلی بە ئەسپەکەیەوە هاتە پێشەوە، داوای بینینی زوبەیری هاوڕێی تەمەنی کرد. کاتێک زوبەیر نزیک بووەوە، عەلی بە ڕوخسارێکی پڕ لە ئازارە و سەیری ناوچەوانەکانی کرد و پێیگوت: ئەی زوبەیر، ئایا بیرتە ڕۆژێک پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم پێی گوتیت کە تۆ لە داهاتوودا شەڕ لەگەڵ من دەکەیت و تۆش لەسەر هەڵە دەبیت؟ زوبەیر وەک ئەوەی بروسکەیەک لێی دابێت شۆک بوو. فرمێسک بە چاوەکانی داهاتە خوارەوە، چونکە ئەو فرموودەیی بە تەواوی لە بیر چبووەوە لەناو ئەو هەموو ئاڵۆزیەدا. ڕاستە و خۆ وڵامی دایەوە وتی: بەڵێ، بیرم کەوتەوە، سوێن بەخوا هەرگیز شمشێرت لێ هەڵ ناکێشم. زوبەیر گەڕایە و مەیدانی جەنگەکەی جێهێشت. ئومێدێکی گەورە پەیدا بوو کە ئاشتی ڕوو بدات. گفت و گۆکان بەرەو پێش چوون و هەردوو لا ڕێککەوتن کە کێشەکان بەهێمنی چارەسەر بکەن. خەڵکەکە ئەو شەوە بە ئارامی خەوتن. بەڵام ئەو بکوژانەی عوسمان کە لە ناو سوپاکەی عەلیدا خۆیان شارد بووە کە دواتر دەبنە کڕۆکی خەواریزەکان، زانیان ئەگەر ئاشتی ڕوو بدات بەیانی یەکەم کەس ئەوان لە سێدارە دەدرێن. بۆیە لە نیوە شەودا لە تاریکیدا پلانێکی شەیتانیان جێبەجێ کرد. دابەش بوون بەسەر دوو گروپدا. گروپێکیان پەلاماری خێوەتگای سوپای عەلیدا و گروپەکەی تریش پەلاماری خێوەتگای سوپاکەی عائیشە و تەڵحەیدا. هەردوو سوپای موسڵمانان لە خەو ڕاپەڕین و وایان زانی بەرامبەرەکەی خیانەتی لێ کردووە و پەیمانەکەی شکاندووە. ئیدی کۆنتڕۆڵ لە دەست دەرچوو، شمشێرەکان کێشران، خوێن وەک باران دەباری، تۆز و خۆڵێکی وەها ئاسمانی گرت کە ڕۆژ وەک شەوی لێ هات. چاوەکان تەنها بریقەی شمشێری تیژیان دەبینی کە دەچەقینە سنگی برایانەوە. چەقی شەڕەکە لە دەوری ئەو وشترە بوو کە عائیشەی لەسەر بوو، بۆیە ناو نرات جەنگی جەمەل. ژوورۆسکەکەی سەر پشتی وشترەکە هەودەجەکە ئەوەندە تیری لێ درابوو وەکو پشتی ژیژگی لێ هاتبوو. پاڵەوانەکان یەک لە دوای یەک دەسوونە پێشەوە بۆ پاراستنی وشتری دایکی باوەڕداران و دەست و قاچیان دەپەڕی و دەکوژران. دیمەنی دەستە بڕاوەکان و جەستە خوێناویەکان لەسەر زەویەکە چیرۆکێکی پڕ لە ئازاری دەگێڕایەوە لەسەر ئەوەی چۆن فیتنە دەتوانێت مرۆڤ کوێر بکات. لە کۆتاییدا بۆ ڕاگررتنی ئەو کوشتارگە بێوێنەیە، عەلی فەرمانیدا قاچەکانی وشترەکە ببڕن. کاتێک وشترەکە کەوتە سەر زەوی هاواری کرد، شەڕەکە کۆتایی هات. عەلی کوڕی ئەبوو تاڵیب خەلیفەی باوەڕداران کاتێک بەناو تەرمەکاندا دەگەڕا و چاوی بە جەستەی پارچە پارچە بووی تەڵحە و هەزاران لە هاوڵ و موسڵمانانی تر دەکەوت، نەیتوانی خۆی بگرێت. دەستەکانی بەسەر تەرمەکاندا دەهێنا و وەکو منداڵ دەگیریا. فرمێسکەکانی تێکەڵ بە خوێنی سەر زەویەکە دەبوون و بە دەنگێکی پڕ لە پەسارەوە دەیگوت: خۆزگە 20 ساڵ پێش ئەم ڕۆژە بمردمایە و ئەمەم نەدیتبایە. ئەمە جەنگی جەمەل بوو. بەڵام ئایا ئەمە کۆتایی ئازارەکان بوو؟ نەخێر، ئەمە تەنها سەرەتایەک بوو، چونکە لەولاوە لە شاری دیمەشق پیاوێکی تر هەبوو کە سوپایەکی زۆر گەورەتری ئامادەکرد بوو. ئەو پیاوەش کەس نەبوو جگە لە موعاویەی کوڕی ئەبوو سوفیان. گەر پێدوا بێت جەنگی جەمەل خوێناوی بووە، ئەوە هێشتا تاریکترین لاپەڕی مێژوود نەبینیوە. با سەفر بکەین بەرەو شام، ئەو ناوچەیە کە بە قەڵای پتەوی دەوڵەتی ئیسلامی دادەنرا و سنوورەکانی لەگەڵ ئیمپراتۆریەتی ڕۆمدا بوو.
لەوێ معاویەی کوڕی ئەبوو سوفیان دەسەڵاتدار بوو. معاویە پیاوێکی ئاسایی نەبوو، ئەو یەکێک بوو لە زیرەکترین و لێهاتووترین کەسایەتیە سیاسیەکانی مێژووی عەرەب. ئەو زیاتر لە 20 ساڵ بوو حکمی شامی دەکرد و خەڵکەکەی بە زۆرێک خۆشیان دەویست کە ئامادە بوون گیانی خۆیانی بۆ فیدا بکەن. کاتێک هەواڵی کوژرانی عوسمان گەیشتە معاویە، ئەو دەستەوەستان دانەنیشت. پارچەیەک جلوبەرگی عوسمان کە هێشتا خوێنەکەی پێوە وشک نەببووە، لەگەڵ ئەو پەنجە بڕاوانەی نائیلەی هاوسەری کە لە کاتی پاراستنی عوسماندا پەڕێنرا بوون، هێنایە ناو گەورەترین مزگەوتی دیمەشق و بە مینبەرەکەدا هەڵی واسین. هەموو ڕۆژێک سەدان کەس دەهاتنە مزگەوتەکە. کاتێک چاویان بەو کراسە خوێناویە و ئەو پەنجە بچووکانە دەکەوت کە لە ناو شوشەیەکدا هەڵگیرا بوون، وەکو شێت دەگریان و دەنگی هاواریان دەگەیشتە ئاسمان. معاویە بەم شێوازە ئاگری تۆڵە سندنەوەی لە دڵی 90,000 جەنگاوەری شامیدا هەڵگیرساند و ڕایگەیان تا بکوژەکانی عوسمانم ڕادەست نەکرێت، بەیعەت بە عەلی نادەم. لە بەرامبەردا عەلی کوڕی ئەبوو تاڵیب کە تازە پایتەختی دەوڵەتەکەی گواستبەوە بۆ شاری کوفە لە عێراق بۆ ئەوەی نزیکتر بێت لە ناوەندی ئیمپراتۆریەتەکە، دەیزانی کە دروستبوونی حکوومەتێکی سربەخۆ لە شام بە مانای لە ناوچوونی یەکجارەکی دەوڵەتی ئیسلامیە. ناردنی نامە و نێردراوەکان هیچ سوودێکی نەبوو. زمان حاڵی معاویە تەنها قسەیەک بوو: بکوژەکانم پێ بدە. زمان حاڵی عەلیش ئەوە بوو: بەیعەت بدە و بڕۆینە ژێر بڕیاری دادگا. ئێستا کاتی دروستکردنی پشێوی نییە. کاتێک وشەکان بێدەنگ بوون، ناچار شمشێرەکان قسەیان کرد. لە ساڵی 37 کۆچی مێژوو شایەت حاڵی یەکێک لە گەورەترین و درێژترین جەنگەکانی ناوخۆ بوو، جەنگی سەفین. عەلی بە سوپایەکەوە کە ژمارەیان دەگەیشتە نزیکەی 120,000 کەس لە عێراقەوە بەڕێکەوت. لە بەرامبەریشدا معاویە بە سوپایەکی 90,000 کەسیەوە لە شامەوە هات. دوو زەریای گەورە لە مرۆڤ کە جلوبەرگی جەنگیان پۆشی بوو و شمشێرەکانیان لە بەردەم تیشکی خۆردا دەدرەوشانەوە. لە دەشتی سەفین لەسەر کەنارەکانی ڕووباری فورات بەیەک گەیشتن. دیمەنەکە زۆر ترسناک و سامناک بوو. سەرەتا سوپای شام پێشڕەویان کرد و دەستیان بەسەر کەناراوەکانی ڕووباری فوراتدا گرت. ڕێگان نەدا سوپاکەی عەلی ئاو بخۆنەوە. سەربازە عێراقیەکان لە تیونەتیدا خەریک بوو دەمردن. ڕوخسارەکانیان وشک ببوو، لێوەکانیان شەقیان بردەبوو. لێرەدا مالکی ئەشتەر کە یەکێک بوو لە ئازاترین و دڕندەترین جەنگاوەرەکانی ناو سوپای عەلی، بەهێزێکی هێرشبەرەوە پەلاماری کەناراوەکەیدا و بە شمشێرێکی بێبەزەییانە ڕیزەکانی سوپای شامی شکاند و دەستیان بەسەر ئاوەکەدا گرت. سەربازەکان هاتنە لای عەلی و گوتیان: ئەی خەلیفە، با ئێمەش ئاویان لێ قەدەغە بکەین تا لە تیونەتیدا دەمرن. بەڵام تەماشای ئەو مرۆڤ دۆستیە و ئەو ڕەوشتە بەرزە بکە. عەلی بە تووڕەیەوە سەیری کردن و گوتی: نەخێر، سوێن بەخوا با هەمویان لێ بخۆنەوە. ئێمە بۆ ئەوە نەهاتوین بە تیونەتی بیان کوژین. جەنگەکە مانگێکی تەواو بە شێوەی پچڕ و شەڕی تەنە بە تەنە بەردەوام بوو، چونکە هیچ لایەکیان نەیان دەویست هەموو سوپاکیان بخەنە ناو ئاگرەکەوە. بەڵام کاتێک گەیشتنە مانگی سەفەر، فەرمانی هێرشی گشتی درا. گەورەترین پێکدادان دەستی پێکرد. خەیاڵ بکە زیاتر لە 200,000 پیاو بە دەنگی بەرزی ئەڵڵاهو ئەکبەر بەڕم و شمشێر و قەڵغانەکانیانەوە خۆیان بکێشن بە یەکتردا. دەنگی بەریەکەوتنی ئاسنەکان وەها بەرز بوو کە کەس گوێی لە دەنگی کەس نەدەبوو. ئەسپەکان لە ناو دەریایەک لە خوێندا خلیسکەیان دەکرد. تۆزێکی ئەوەندە خەست ئاسمانی سەفینی داپۆشی بوو کە خۆر بە تەواوی ون ببوو. ئەو پیاوانەی کە ڕۆژێک لە ڕۆژان پێکەوە نوێژیان دەکرد و ڕوویان لە یەک قیبلە بوو، ئێستا ڕوخساری یەکتریان بە شمشێر پارچە پارچە دەکرد. عارەقی سارد و گەرم تێکەڵ بە خوێنی برینەکان دەبوو، بەسەر ڕوخساری جەنگاوەرەکاندا دەهاتە خوارەوە. لەناو ئەم دۆزەخەدا شەوێک هەیە کە مێژوو هەرگیز لە بیری ناکات. پێی دەڵێن لەیلەتول هەریر، شەوە بێدەنگەکە یان شەوی وەڕینەکە. لەو شەوەدا جەنگاوەرەکان لە ماندووبووندا توانای قسەکردن و هاوارکردنیان نەمابوو. دەستەکانیان ئەوەندە شمشێریان وەشاندە بوو کە ماسوولکەکانیان تەزی بوو. لە بری هاوارکردن تەنها دەنگی نووزانەوە و هەناسە بڕکێ و ئاهی سینگی پڕ لە ئازاریان لێ دەبیسترا. هەردوو سوپاکە گەیشتبوونە لێواری داڕمان. زەویەکە بە تەرمی نزیکەی 70,000 موسڵمان داپۆشرا بوو. لە بەرەبەیانی ڕۆژی دواتردا سوپاکەی عەلی بەسەرکردایەتی مالکی ئەشتەر پێشڕەویەکی گەورەیان کرد و گەیشتە نزیک خێوەتگاکەی معاویە. خەریک بوو سوپای شام بە تەواوی تێک بشکێت و
کۆتاییان پێبێت. موعاویە بە خەمباریەوە سەیری مەیدانەکەی دەکرد و بیری لە پاشەکشە دەکردەوە. بەڵام لەو ساتە هەستیار و یەکلاکەرەوەیەدا عەمری کوڕی عاس کە داهیەکی سیاست و فێڵ بوو لە ناو عەرەبدا و لەگەڵ موعاویەدا بوو، بیرۆکەیەکی بە مێشکدا هات. بیرۆکەیە کە نەک تەنها جەنگەکەی ڕاگرت، بەڵکو گەورەترین و مەترسی دارترین درزی لە ناو ئیسلامدا دروست کرد کە تا ئەمڕۆژ خوێنی لێ دەتکێت. ئەو فێڵە چی بوو؟ چۆن توانی لە چەند سرکەیەکدا سوپایەکی سەرکەوتوو بکاتە سوپایەکی پارچە پارچە و یاخی بوو؟ ئایا چۆن چەکدارەکانی عەلی شمشێرەکانیان خستە سەر ملی خودی عەلی؟ با بگەڕینەوە بۆ ناو چەقی گۆڕەپانی سەفین. زەویەکە لە ژێر پێی سوپاکەی موعاویەدا خەریک بوو دەلەرزی. هێزەکانی عێراق بە سەرکردایەتی مالیکی ئەشتەری نەبەرد، هەنگاو بە هەنگاو نزیک دەبوونەوە لە خێوەتگای موعاویە. شکست تەنها چەند هەنگاوێکی کەم دوور بوو. لەو ساتەدا کە ترس باڵی بەسەر ڕوخساری سەرکردەکانی شامدا کێشا بوو، عەمری کوڕی عاس ڕووی کردە موعاویە و پێیگوت: من فێڵێک دەزانم، ئەگەر بیکەین ئەوە سوپاکەی عەلی پارچە پارچە دەبێت و ئێمە ڕزگارمان دەبێت. موعاویە بەپەلە گوتی: چییە، با زوو بیکەین. عەمر فەرمانی بە سەربازەکانیدا قورئانەکان بهێنن، هەرچی قورئان هەیە بەسەر نووکی ڕمەکانتانەوە بەرزی بکەنەوە و هاوار بکەن، با کتێبەکەی خودا دادوەر بێت لە نێوانماندا. خەیاڵ بکە دیمەنەکە چۆن بووە. سەدان و بگرە هەزاران پارچە لە پڕەکانی قورئان کە ئەو کاتە بە شێوەی پەڕاو دەستنووسی گەورە بوون، بە نووکی ڕمەکانەوە بەسران و بەرز کرانەوە بۆ ئاسمان. سەربازەکانی شام کە شمشێرەکانیان خەریک بوو لە دەست دەکەوت، دەستیان کرد بە هاوارکردن. ئەی خەڵکی عێراق، ئەی هاوڵانی پێغەمبەر، کێ دەمێنێتەوە بۆ پاراستنی سنوورەکان ئەگەر هەمومان لێرە یەکتر بکوژین؟ با قورئان کێشەکانمان چارەسەر بکە. ئەمە وەکو جادوو کاری خۆی کرد. لە ناو سوپاکەی عەلی کوڕی ئەبوو تاڵیبدا کۆمەڵەیەکی زۆر گەورە هەبوون کە پێیان دەگوترا ئەلقوڕا یاخود قورئان خوێنەکان. ئەمانە ئەو کەسانە بوون کە شەو و ڕۆژ قورئانیان دەخوێن، بەڵام تێگەیشتنێکی قوڵیان بۆ سیاسەت و مەقاسدەکانی ئاین نەبوو. کاتێک چاویان بە قورئانەکان کەوت کە بەرز کراونەتەوە، شۆک بوون، ڕاستە و خۆشم شێرەکانیان خستە خوارەوە. عەلی کوڕی ئەبوو تاڵیب کە زۆر باش دەیخوێندەوە چی ڕوودەدات، بە سوار ئەسپەکەیەوە هاتە پێشەوە بە دەنگێکی بەرز هاواری کرد: ئەی خەڵکینە، ئەوە فێڵە، سوێن بەخوا ئەوانە نەپیاوی قورئان و نە قورئان دەناسن. ئەوان کاتێک زانیان دەدۆڕێن، ئەو پەڕەکە خەزانیان بەرز کردوتەوە بۆ ئەوەی خۆیان ڕزگار بکەن. بەردەوام بن لە جەنگ، من قورئانی زیندوو قسەکەرم، ئەوان تەنها مەڕەکەب و کاخەزن. بەڵام کار لە کار ترازا بوو. نزیکەی 20,000 چەکدار لە قورئان خوێنەکان کە دواتر دەبنە کڕۆکی ڕەوتی خەواریز بە چەکەکانیانەوە دەوری خەلیفە عەلیاندا و بە زمانێکی زبر و پڕ لە هەڕەشە پێیان گوت: ئەی عەلی، ئەگەر فەرمان بە مالیکی ئەشتەر نەکەی بگەڕێتەوە و شەڕەکە ڕانەگریت، ئەوە وەک چۆن عوسمانمان کوشت تۆش دەکوژین، یان بە دیلی ڕادستی موعاویەت دەکەین. سیر کەنجکارە ساتێکە سەرکردا لە کاتی سەرکەوتندا لەلایەن سەربازەکانی خۆیەوە هەڕەشەی کوشتنی لێ دەکرێت. عەلی ناچار بوو نامەیەک بنێرێ بۆ مالیکی ئەشتەر کە تەنها چەند مەترێک لە خێوەتگەی موعاویەوە دوور بوو. مالیک سەرەتا وەڵامی دایەوە: پێی بڵێن تەنها کاتژمێرێکم پێ بدا، سەرکەوتنم بەدەستێناوە. بەڵام یاخیبۆکان شمشێرەکانیان خستە سەر ملی عەلی. خەلیفە نامەی دووەمی نار: ئەگەر دەتەوێت عەلی بە زیندوی ببینی، هەر ئێستا بگەڕێرەوە. کاتێک مالیک گەڕایەوە بینی سوپاکی چۆن لێک ترازاوە، خەریک بوو شێت بێت. دەستی کرد بە هاوارکردن بەسەر قورئان خوێنەکاندا و پێی گوتن: ئەی خاوەنی ناوچەوانە ڕەشبۆکان لەبەر زۆری کڕنوش بردن، ئایا فێڵی عەمری کوڕی عاس هەڵی خەڵەتاندن؟ ئێوە سەرکەوتنتان گۆڕیەوە بە زەلەلی و شکست؟ شەڕ ڕاوەستا و ڕێکەوتنی تەحکیم مۆر کرا، واتە هەردوو لا کەسێک دیاری بکەن بۆ ئەوەی بەپێی قورئان بڕیار لەسەر کێشەکە بدەن و کۆتایی بە شەڕەکە بهێنن. لێرەشدا قورئان خوێنەکان هەڵەیەکی گەورەتریان کرد. عەلی ویستی عەبدوڵڵای کوڕی عەباس یان مالیکی ئەشتەر بکاتە نوێنەری خۆی کە کەسانی سیاسی و بەهێز بوون، بەڵام یاخیبۆکان گوتیان نەخێر، دەبێت ئەبوو موسەی ئەشعەری بێت، چونکە پیاوێکی ئاشتی خواز و بێلایەن بوو. لە بەرامبەریشدا موعاویە عەمری کوڕی عاسی دانا کە داهیەی عەرەب بوو. پەیمان نامەکە نووسرا کە دوای چەند مانگێکی تر هەردوو ناو بژیوانەکە لە ناوچەی دۆمەتول جەندەل کۆ ببنەوە و بڕیاریش بدەن. سوپاکەی سەفین کە پێشتر وەک یەک جەستە بوون،
ئێستا بە دڵشکاوی و گومانێکی گەورەوە بەرەو کوفا گەڕانەوە. بەڵام لە ڕێگەی گەڕانەوەدا ڕووداوێکی دەرونی سیر لەناو ئەو قورئان خوێنانەدا دروست بوو کە بووە هۆی لەدایکبوونی مەترسیدارترین ڕەود لە مێژووی مرۆڤایەتیدا. گەر پێت وایە گەڕانەوە بۆ کوفە واتە ئارامی، ئەوە زۆر هەڵیت. لەسەر پشتی ئەسپەکان و لە کاتی ڕۆشتندا بەرەو عێراق مێشکی ئەو قورئان خوێنانە دەکوڵا. ئەوان دەستیان کرد بە بیرکردنەوە. ئێمە چیمان کرد؟ قورئان دەڵێ ئەگەر دوو گروپ لە موسڵمانان شەڕیان کرد، ئەوە شەڕ بکەن لەگەڵ ئەو گروپەی کە دەستدرێژی کردووە تا دەگەڕێتەوە بۆ فەرمانی خوا. ئێمە خەریب و سوپای شام کە بە دەستدرێژی کارمان دەزانی تێک دەشکان. بۆچی ڕازی بوون بە ناو بژیوانی مرۆڤ؟ چۆن دەکرێت مرۆڤ بڕیار بدات لە کاتێکدا حکم تەنها هی خودایە؟ ئەو بیرۆکەیە وەکو ڤایرۆسێک بەناو مێشکیاندا بڵاو بووە. لە بری ئەوەی دان بەوەدا بنێن کە ئەوان خۆیان فێڵیان لێکرا و خۆیان عەلیان ناچار کرد ڕازی بێت، بڕیارێکی یەکجار شۆک هێنەریاندا. ئەوان ڕایان گەیاند کە ڕازی بوون بە ڕێکەوتنامەی تەحکیم کوفر و بێباوەڕیە. کاتێک نزیک بوونەوە لە کوفە، لە ناکاو نزیکەی 12,000 چەکدار لە سوپاکەی عەلی جیابوونەوە. ئەوان نەچوونە ناو شارەکەوە، بەڵکو ڕوویان کردە ناوچەیەک بە ناوی حەڕوڕا. لەوێ خێوەتەکانیان هەڵدا و جیابوونەوەی خۆیان لە دەوڵەتی ئیسلامی ڕاگەیان. لەو ڕۆژەوە ناویان لێنرا ئەلخەوارز یاخود خەواریزەکان، چونکە لە دژی خەلیفە و کۆمەڵگەی ئیسلامی دەرچوون. ئەم خەواریزانە کێ بوون؟ وەسفیان چۆن بوو؟ ئەمە ئەو بەشەیە کە دەبێت زۆر بە وریاییەوە گوێی لێ بگریت. ئەگەر بچوویتایەتە ناو خێوەتگاکەیان، تووشی سەرسوڕمان دەبوویت. تۆ پیاوێکی ئاسایی نەدەبینی کە خەریکی خواردنەوە و تاوان بێت. نەخێر، ئەوان پیاوانێک بوون کە ناوچەوانیان ڕەش ببوو بەهۆی زۆری کوڕنوش بردن بۆ خودا. لە شەودا دەنگی قورئان خوێندنیان وەکو دەنگی هەنگ وەها بوو کە بەناو شانەکاندا دەنگ دەداتەوە. جلی سادە و دڕاویان لەبەردا بوو و زۆربەیان بە ڕۆژوو دەبوون. کاتێک عەبدوڵڵای کوڕی عەباس چووە لایەن بۆ گفتوگۆ، پێی گوتن: هەرگیز قەومێکم نەبینیوە هێندەی ئەمانە لە ڕواڵەتدا پەرستشکار بن. بەڵام کارە ساتەکە لەم ڕواڵەتەدا نییە. کارە ساتەکە لە عەقڵیەت و دڵەکاندا بوو. ئەوان بە ڕواڵەت خواپەرست بوون، بەڵام دەقی قورئانیان بە جۆرێک وشک و بێگیان لێک دەدایەوە کە هیچ ڕەحم و بەزەییەکی تێدا نەبوو. ئەوان وایان دەزانی تەنها خۆیان موسڵمان و هەر کەسێک وەکو ئەوان بیر نەکاتەوە ئەوە کافرە و خوێنی حەڵاڵە. دروشمێکیان هەڵگرت کە بەسرە هەموو شتێکدا دایان گوتەوە: لا حکم ئیلا لله، واتە هیچ حکم و بڕیارێک نییە جگە لە بڕیاری خوا. دروشمێک کە ڕواڵەتەکەی زۆر جوانە، بەڵام مەبەستەکەیان ترسناک بوو. کاتێک عەلی گوێی لەم دروشمە بوو، ئەو وتە بەناوبانگەی فەرموو کە تا ئەم ڕۆژ زێڕینە. قسەیەکی حەقە، بەڵام مەبەستێکی باتڵی پێدەکرێت. خەواریزەکان نامەیان بۆ عەلی نارد و مەرجێکی سەیر و سەمەرەیان بۆ دانا. ئەی عەلی، تۆ بەڕێکەوتنت لەگەڵ موعاویە کافر بوویت، ئێمەش کافر بووین. ئێمە تۆبەمان کرد و گەڕاینەوە بۆ ئیسلام. ئەگەر تۆش تۆبە نەکەیت و دان بەوەدا بنێ کە کافر بوویت، ئەوە ئێمە دەگەڕینەوە ژێر فەرمانت. ئەگەر نا، ئەوە تۆ لە ئاین دەرسویت و جەنگت لەگەڵدا دەکەین. بزانە عەقڵی مرۆڤ کاتێکدا دەخرێت دەگاتە چ ئاستێک. ئامۆزای پێغەمبەر یەکەم منداڵ کە ئیسلامی قبول کرد، ئەو کەسەی کە پێغەمبەر پێی فەرموو: تو لێمەوە وەکو هاڕوونیت بۆ موسا. ئێستا کۆمەڵە گەنجی هەرزەکار و عەقڵ وشک پێی دەڵێن تۆ کافریت و دەبێت شەهادە بهێنیتەوە. عەلی هەوڵی زۆریدا، چەندین زار خۆی چوو بۆ لایەن، قسەی بۆ کردن. عەبدوڵڵای کوڕی عەباسی نارد و بە بەڵگە و ئایەت گفتوگۆی لەگەڵ کردن. نزیکەی 4 بۆ 5,000 کەسیان تێگەیشتن و گەڕانەوە بۆ کوفە. بەڵام زیاتر لە 7,000 چەکداری توندڕە و سوور بوون لەسەر بڕیارەکەیان. ئەوان سەرکردەیەکیان بۆ خۆیان هەڵبژارد بە ناوی عەبدوڵڵای کوڕی وەهەبی ڕاسبی و بڕیاریاندا لە حەڕوڕاڕەوە کۆز بکەن بۆ ناوچەیەکی تر بە ناوی نەهڕەوان. بەڵام لە کاتی ڕۆشنیان بەرەو نەهڕەوان، ڕووداوێک ڕوویدا کە تەواوی جیهانی ئیسلامی هەژاند. ڕووداوێک کە نیشانیدا ئەم خەڵکانە لە ناو ئەو جلە سادانەیاندا چ دڕندەیەک دەشارنەوە. چۆن کەسێک کە لە ترسی خوا دەگریت دەتوانێت زکی ژنێکی دووگیان هەڵدڕێت. ئەمە ئەو وێزگە ترسناکەیە کە ئێستا دەینە سەری و باسی دەکەین. بینەری ئازیز، ئامادە بە بۆ بیستنی یەکێک لە سەیرترین و دژوارترین پارادۆکسەکانی مێژووی مرۆڤایەتی. زۆر جار ئێمە وا بیر دەکەینەوە کە بکوژە دڕندەکان کەسانێکی بێ ئاین، مەی خۆر یان دز و جەردەن.
بەڵام خەواریزەکان تەواوی ئەو هاوکێشەیەیان گۆڕی. ئەوان سلماندیان کاتێک دەق بەبێ تێگەیشتن دەخوێندرێتەوە و کاتێک ئاین لە ڕەحمت و سۆزدا دەماڵرێت مرۆڤ دەبێتە وەحشێکی وەها کە شەیتانی شەرمی لێ دەکات. با بەوردی بچینە ناو مێشکی ئەم گروپەوە لە کاتی کۆسکردنیان بەرەو ناوچەی نەهڕەوان. لە ڕێگادا دوو ڕووداوی زۆر بچووک ڕوویاندا کە پێمان دەڵێن ئەم خەڵکە چەندە لە ترسی خوا و پاراستنی مافی خەڵکدا کە بە پێی تێگەیشتنی خۆیان وردبین بوون. لە کاتی ڕۆشتندا یەکێک لە خەواریزەکان بینی کە بەرازێک بەلایەندا تێدەپەڕێت. خێرا شمشێرەکەی دەرهێنا و بەرازەکی کوشت. یەکسەر خەواریزێکی تر بە تووڕێیەوە هاتە پێشەوە پێیگوت: ئەوە چیت کرد؟ ئەم بەرازە موڵکی پیاوێکی زیمیە، واتە مەسیحی یان جوولەکەیە کە لە ژێر پاراستنی دەوڵەتی ئیسلامیدایە. پێیوت: تۆ بە چ مافێک موڵکی ئەو پیاوت لە ناوبر لە کاتێکدا ئەو پەیمانی پاراستنی هەیە؟ بڕوا دەکەیت پیاوەکە ئەوەندە پەشیمان بووە خێرا ڕۆژ بە دوای خاوەنی بەرازەکەدا گەڕا و پارەی بەرازەکەی پێیدا تا لێی خۆش بێت و لە سزای قیامەت ڕزگاری بێت. لە ڕووداوێکی تردا لە کاتی پشوداندا یەکێکی تر لە چەکدارە خەواریجەکان دەنکە خوورمایەکی بینی کە لە دارێکەوە کەوتبووە خوارەوە. هەڵی گرت و خستێ دەمێوە. هاوڕێکی بە توندی پێیگوت: ئەوە بەبێ مۆڵەتی خاوەنەکەی دەیخۆیت؟ ئایا حەڵاڵە مافی خەڵک بخۆیت؟ پیاوەکە لە ترسی سزای خوددا خێرا خوورماکەی لە دەمی تفاندەوە. لێرەدا بۆستە و بیر بکەوە. مرۆڤانێک کە ئەوەندە دەستپاک و لە خواترس بن نەوێرن دەنکە خوورمایەک بەبێ مۆڵەت بخۆن و پارەی بەرازێکی کوژرا و قەرەبوو بکەنەوە. دەبێت چەندە ڕێز لە گیان و خوێنی مرۆڤێکی موسڵمان بگرن. وەڵامە لۆژیکیەکە ئەوەیە کە دەبێت ئەوان فریشتە بن لەسەر زەوی. بەڵام با بزانین چ کارە ساتێک ڕوودەدات. لە هەمان ئەو ڕێگایەدا کە بەرەو نەهڕەوان دەڕۆشتن، خەواریزەکان چاویان بە پیاوێک کەوت کە لەسەر گوێ درێژێک سوار بوو. ژنەکەشی کە دووگیان بوو لەگەڵیدا بوو. پیاوەکە زۆر هێمن و ئارام دیار بوو. هیچ سەکێکی پێ نەبوو بۆ شەڕ، تەنها گەشتیارێکی سادە بوو. خەواریزەکان دەوریان داولیان پرسی: تۆ کەیت؟ پیاوەکە بە زەردەخەنەیەکەوە وەڵامی دایەوە: من عەبدوڵڵام، کوڕی هاوڵی بەڕێزی پێغەمبەر خەبابی کوڕی ئەڕەت. واتە ئەمە کوڕی یەکێکە لەو کەسانی کە لە مەککە لەسەر ئیسلام بەردی گەرمیان خستە سەر پشتی و زۆرترین ئازاری چەشت. خەواریزەکان پێیان گوت: کەواتە تۆ کوڕی هاوڵی پێغەمبەریت، پێمان بڵێ ڕاستیە لەسەر ئەبوو بەکر و عومەر؟ عەبدوڵڵا گوتی: خوایان لێ ڕازی بێت، باشترین کەس بوون. ئەوانش پرسیان: ڕاستیە لەسەر عوسمان لە کۆتایی تەمەنیدا و عەلی دوای ڕێکەوتنامەی سەفین؟ عەبدوڵڵا کە نەی دەزانی ئەم پرسیارە تەڵەیەکی مەرگە بە دڵێکی پاکەوە وەڵامی دایەوە. وتی: عەلی کوڕی ئەبوو تاڵیب لە ئێوە زیاتر شارەزای قورئانە، زیاتر لە ئێوە لە ئاین تێدەگا و پیاوێکی دادپەروەرە و لەسەر حەقە. لێرەدا وەک ئەوەی ئاگرت لە بەنزین بەردابێت، ڕوخساری ئەو پیاوانە کە پێش کەمێک بۆ دەنکە خورمایەک دەگیریان گۆڕا بۆ ڕوخساری شەیتان. دەستیاندایە شمشێرەکانیان و هاواریان کرد: تۆ کافریت، شوێن کەوتەی هەوا و ئارەزوی خۆتتی و پیاوەکان دەپەرستید نەک قورئان. ئەوان عەبدوڵڵایان گرت، بە توندی دەستەکانیان بەستەوە. ژنە دووگیانەکەی بە گریان و پاڕانەوە هەوڵی دەدا مێردەکەی ڕزگار بکە، بەڵام هیچ سوودێکی نەبوو. ڕایان کێشا بۆ قەراغی ڕووبارەکە. بینەری ئازیز، گوێ بگرە بزانە دیمەنەکە چەندە شۆکهێنەرە. ئەو پیاوانەی قورئان لەسەر زارەکانیان بوو. عەبدوڵڵایان خستە سەر زەوی، بێ هیچ دادگایکردنێک، بێ هیچ بەزەییەک، ڕێک وەکو ئەوەی مەڕێک سەر ببڕن. شمشێرەکان خستە سەر ملی و سەریان بڕی. خوێنی گەرمی کوڕی هاوڵی پێغەمبەر فوارەی کرد و ڕژایە ناو ئاوی ڕووبارەکەوە. بە زۆرێک ئاوەکە ڕەنگی سوور بوو. بەڵام ئازارەکە لێرەدا کۆتایی نایەت. ژنەکەی کەسکی پڕ بوو و لە مانگەکانی کۆتاییدا بوو. بە بینینی سەربڕینی مێردەکەی خەریک بوو دڵی دەوەستا. بە هاوارەوە کەوتە سەر چۆک و پێیگوتن: من ئافرەتێکم، ئایا لەخوا ناترسن؟ ئایا بەزەییتان بم منداڵی ناو سکمدا نایەت؟ ئایا تێگەیشتنی خەواریز بەزەیی تێدایە؟ نەخێر. ئایدۆلۆژیای خوێن پێی وابوو کە کوڕی کافر هەر کافرە، چونکە عەبدوڵڵایان بە کافر دانابوو. یەکێک لە چەکدارەکان بەو پەڕی دڕندەییەوە چووە پێشەوە. شمشێرەکەی بە بەرچاوی هەمووانەوە خستە ناو سکی ژنە دووگیانەکە و سکی هەڵدڕی. ژنەکە و منداڵە نەبووە کەشیان لە ناو زەلکاوێکی خوێندا جێهێشت. ئەمەیە خاڵی گۆڕانکاریە گەورەکە.
چۆن دەکرێت مرۆڤ بگاتە ئەم ئاستا لە شینزۆفرینیا و دووفاقیەتی ئاینی بۆ بەرازێکی کابرایەکی مەسیحی ئامادەیە پارە بدا بۆ خوورمایەک دەست دەکاتە گریان بەڵام سکی ژنێکی موسڵمانی دووگیان هەڵدەدڕێت. کاتێک هەواڵی ئەم تاوانە سامناکە و ئەم کۆمەڵکوژیە گەیشتە شاری کوفە زەنگی مەترسی لێدرا. عەلی کوڕی ئەبوو تاڵیب کە خەریک بوو سوپایەکی نوێ ئامادە بکە بۆ گەڕانەوە بەرەو شام زانی کە ئیتر دانوستان و نەرمونیانی کۆتایی هاتووە. ئەگەر ئەم شێرپەنجەیە لە ناو دڵی عێراقدا بنبڕ نەکرێت ئەوە دەبنە هۆی لە ناوبردنی تەواوی کۆمەلگا. عەلی بڕیارێکی مێژوویدا، بڕیارێک کە زەوی نەهرەوان دەکاتە گەورەترین گۆڕستانی توندڕەوان. بەڵام ئایا خەواریزەکان بە ئاسانی تەسلیم دەبن؟ ئایا ئەو جەنگەی کە لە نەهرەوان ڕوویدا چۆن بوو و چۆن سەری ڕەشی توندڕەوی بۆ ماوەیەک پان کرایەوە؟ بینەری ئازیز، کاتێک هەواڵی سەربڕینی عەبدوڵای کوڕی خەباب بوو هەڵدڕینی سکی خێزانە دووگیانەکەی گەیشتە ناو شاری کوفە، زریانێک لە ترس و تووڕەیی هەمووانی گرتەوە. عەلی کوڕی ئەبوو تاڵیب کە لەو کاتەدا خەریکی ڕێخستنەوەی سوپاکەی بوو بۆ ئەوەی دووبارە بگەڕێتەوە بۆ شام و ڕوبەڕووی موعاویە ببێتەوە لە شوێنی خۆی وشک ببوو. پیاوێک وەکو عەلی کە نیوەی ژیانی لە ناو مەیدانی جەنگەکاندا بەسەر بردبوو زۆر باش دەی خوێندەوە کە ئەمە تەنها تاوانێکی ئاسایی نییە. ئەو زانی کە ئەمە لە دایکبوونی شێرپەنجەیەکی ئایدۆلۆژیە لە ناو جەستەی ئوممەتدا. ئەگەر سوپاکەی ببا بۆ شام و پشتی شارەکانی عێراق بەتاڵ بکات ئەوە ئەم توندڕەوانە نەک تەنها ژن و منداڵی خەڵکی دەکوژن بەڵکو تەواوی دەوڵەتەکە لە ناو دەبن. بۆیە بڕیارێکی قورسیدا پێش ئەوەی بچن بۆ شام دەبێت ئەم ئاگری ناوماڵەکەی خۆیان بکوژێنەوە. سەرەتا عەلی وەکو سەرکردەیەکی دادپەروەر نەیویست ڕاستەوخۆ پەلاماریان بدا. نێردراوێکی نارد بۆ لای خەواریجەکان لە ناوچەی نەهرەوان و پێی ڕاگەیاندن تەنها بکوژەکانی عەبدوڵا و خێزانەکەیمان ڕادەست بکەن تا سزای خۆیان وەربگرن. ئێمەش واستان لێ دەهێنین. ئایا دەزانی وڵامی ئەو توندڕەوانە چی بوو؟ بەو پڕیلود بەرزی و بێباکیەوە هاواریان کرد. هەمومان بکوژی عەبدوڵاین و خوێنی ئێوەش بە حەڵاڵ دەزانین. لەم ساتەدا ئیدی هیچ پاساوێک نەما بۆ بێدەنگ بوون. سوپای خەلیفە کە پێک هاتبوو لە نزیکەی 65,000 جەنگاوەر بەرەو نەهرەوان بەڕێکەوت. کاتێک گەیشتنە بەرامبەر خێوەتگای خەواریزەکان دیمەنەکە سیر بوو. لەلایەکەوە سوپایەکی گەورە و ڕێکخراو لەلایەکی تریشە و نزیکەی 7 بۆ 8,000 چەکدار خەواریز کە مێشکیان بە تەواوی شۆرا بووەوە و چاوەڕێی مردن بوون وەک ئەوەی چاوەڕێی ئاهەنگ بن. بەڵام عەلی هێشتا دڵی نەدەهات خوێنیان بڕێژێت. ئەو دەیگوت ئەمانە برای ئێمە بوون، تەنها شەیتان و تێگەیشتنی چەوت کوێری کردوون. بۆیە فەرمانی بە ئەبوو ئەیوبی ئەنساری کرد کە ئاڵایەکی سپی بەرز بکاتەوە وەکو هێمایەک بۆ لێخۆشبوون و ئەمان. ئەبوو ئەیوب هاواری کرد هەر کەسێک بێتە ژێر ئەم ئاڵایە یان بگەڕێتەوە بۆ کوفە و واز لە شەڕ بهێنێت ئەوە خوێنی پارێزراوە و ئازادە. ئەم بانگەوازە کاریگەری خۆی هەبوو. سەدان کەس لە خەواریزەکان کە کەمێک عەقڵیان مابوو چەکەکانیان فڕێدا و چوونە ژێر ئاڵاکەیان مەیدانەکەیان جێهێشت. تەنانەت بەشێک لە سەرکردەکانیشان پاشەکشەیان کرد. لە کۆتاییدا تەنها کڕۆکە ڕق و توندڕەوەکەیان مایەوە. نزیکەی 4,000 جەنگاوەر بە سەرکردایەتی عەبدوڵای کوڕی وهەبی ڕاسبی. ئەم 4,000 ئەو کەسانە بوون کە ئامادە بوون زەوی بسووتێنن، چاوەکانیان سوور ببوو و هاواریان دەکرد بەرەو بەهەشت بەرەو بەهەشت. پرسیارێک لێرەدا دروست دەبێت. کاتێک 4,000 پیاوی خۆکوش کە باوەڕیان وایە کوژرانیان ڕاستەوخۆ دەیان باتە بەهەشت ڕوبەڕوو دەبنەوە، جەنگەکە چەندە خوێناوی دەبێت. ڕۆژی نۆی سەفەری ساڵی 38 کۆچی کاتژمێری 0 لێیدا خەواریجەکان بەبێ ئەوەی چاوەڕێی هێرشی سوپای عەلی بکەن وەکو شێرێکی بریندار بە کۆمەڵ هێرشیان هێنا. دروشمەکەیان ئاسمانی نەهرەوانی هەژان. لا حکم إلا لله الرواح الرواح إلى الجنة. واتە حکم تەنها بۆ خوایە، با بڕوین بەرەو بەهەشت. ئەوان بەڕم و شمشێرەکانیانەوە خۆیان کێشا بە ڕێزەکانی سوپای عەلیدا. بەڵام جەنگەکە وەکو قەسابخانەیەکی لێهات. سوپای خەلیفە کە زۆر گەورەتر و ڕێکخراوتر بوون دەوریاندا شەڕێکی دەستەویەخەی یەکجار سەخت ڕوویدا. دەنگی شمشێر کە دەکێشرا بە ئێسک و کرکراگەدا تێکەڵی دەنگی قورئان خوێندنی خەواریجەکان و ئاهی مەرگیان ببوو. لە ماوەیەکی زۆر کووردا سوپای عەلی وەکو ئاشێک هەمویانی هاڕی. تەرمی 4,000 خەواریزی لەسەر خاکی نەهرەوان کەوت.
زەویەکە بە تەواوی ڕەنگی سوور بوو، خوێنیان تێکەڵ بە ئاوی ڕووبارەکە بوو. لەناو ئەو هەموو کوژراوەدا لە سوپاکەی عەلی تەنها 7 بۆ 9 کەس شەهید بوون. ئەمەش نیشانەی ئەوە بوو کە خەواریزەکان ئەوەندە بە کوێرانە و بێپلان پەلاماریان داوە کە تەنها خۆیان بەکوژداوە. بەڵام گەورەترین و دراماتێکی ترین ساتی ئەم جەنگە لە کۆتاییەکەدا بوو. دوای تەواوبوونی شەڕەکە عەلی بەناو تەرمەکاندا دەگەڕا، دڵە ڕاوکەیە کە ڕوخساری داپۆشی بوو، وەک ئەوەی بە دوای شتێکی زۆر گرنگدا بگەڕێت. هاوڵەکان پرسیاریان لێکرد بە دوای چیدا دەگەڕێت ئەی خەلیفە؟ عەلی فەرمووی بە دوای پیاوێکدا دەگەڕێم پێی دەگوترێت زود تودیە یاخود زول سودەیە. پێغەمبەر درودی خودای لەسەر بێ پێشتر پێی فەرمووم کە قەومێک لە ئاین دەردەچن وەک چۆن تیر لە نیشانە دەردەچێت. نیشانەشان ئەوەیە کە پیاوێکیان تێدایە یەکێک لە قۆڵەکانی گۆشتێکی زیادەی پێوەیە لە شێوەی مەمکی ئافرەت. ئەگەر ئەو پیاوە لە ناو کوژراوەکاندا بێت ئەوە ئێمە لەسەر حەقین و توندڕەومان لە ناو بردووە کە پێغەمبەر باسی کردوون. سوپاکە دەستیان کرد بە پشکنینی هەزاران تەرمی خوێناوی. کات تێدەپەڕی و پیاوەکە نەدەدۆزرایەوە، ترس کەوت دڵی سەربازەکانەوە. دەیان گوت ئەی هاوار ئەگەر ئەم پیاوە لێرە نەبێت کەواتە ئێمە ئەمڕۆ 4000 موسڵمانمان بە ناحەق کوشتووە. تەنانەت عەلی خۆشی خەریک بوو دڵتەنگ دەبوو، هاواری دەکرد سوێن بەخوا نە درۆم کردووە و نە درۆم پێگوتراوە، بگەڕێن بە دوایدا. لە کۆتاییدا لە ناو زەلکاوێکدا لە ژێر کۆمەڵێک تەرمی تردا سەربازەکان جەستەی پیاوێکیان دەرهێنا کاتێک قۆڵیان سیر کرد، هاوارێکی گەورە لە مەیدانەکەدا بەرز بووە بە وتنی دروشمی ئەڵڵاه ئەکبەر دۆزیمانەوە. پیاوەکە ڕێک بەو شێوەیە بوو کە پێغەمبەر درودی خودای لەسەر بێ وەسفی کردبوو. قۆڵێکی لاواز بوو و گۆشتێکی زیادەی پێوە بوو وەکو مەمکی ئافرەت وا بوو و چەند موویەکی ڕەشی لێوە هاتبووە دەرەوە. کاتێک عەلی چاوی پێی کەوت فرمێسک بە چاوەکانی داهاتە خوارەوە سوژدەی شکرانەی بۆ خودا برد. سەربازەکان دەگریان و دەیانزانی کە ئەوان ئەرکێکی ئاینی گەورەیان جێبەجێ کردووە بە بنبڕکردنی ئەم ڤایرۆسە کوشندەیە. ئایا لێرەدا هەموو شت کۆتایی هات؟ لۆژیک پێمان دەڵێت کاتێک 4000 توندڕە و دەکوژرێن و سەرکردەکانیان لە ناو دەسن ئەیتر دەبێت چیرۆکەکە دابخرێت. بەڵام ئایدۆلۆژیاکان بە شمشێر نامرێت. ڕاستە جەستەی خەواریزەکان لە نەهڕەوان بۆگەن بوو، بەڵام ڕۆحی توندڕەویەکەیان وەک تارماییەک هەڵفڕی و چوە ناو مێشکی ئەوانەی ترەوە کە لە کوفە و مەککە و مەدینە مابوونەوە. بیرۆکەی تۆڵەسەندەوە ئەمە تەنها وشەیەک بوو کە لە مێشکی پاژماوەی خەواریزەکاندا دەزرینگایەوە. ئەوان بڕیاریاندا گەورەترین گورز لە جیهانی ئیسلامی بوەشێنن. بۆ ئەم مەبەستەش 3 پیاو لە تاریکترین شەوی مەککەدا لە تەنیشت کەعبە کۆبوونەوە بۆ داڕشتنی پیلانێک کە مێژووی ئیسلامی بۆ هەمیشە هەژاند. یەکێک لەم 3 پیاوە ناوی عەبدوڕەحمانی کوڕی مولجەم بوو. ئەو پیاوەی شمشێرەکەی بە ژەهر ئاودا بۆ ئەوەی ڕاستەوخۆ بگرێتە مێشکی خەلیفە. بینەری ئازیز، جارێکی تر پێکەوە باڵەکانی خەیاڵمان لێک دەدەین و لە دوای جەنگا خوێناویەکەی نەهڕەوانەوە دەست پێ دەکەین. وەکو وتمان عەلی کوڕی ئەبوو تاڵیب جەستەی زیاتر لە 4000 توندڕەوی خەواریزی لەسەر خاکی عێراق خستە ژێرگڵەوە. لە ڕواڵەتدا وا دەرکەوت کە کۆتایی بەو شێرپەنجەیە هاتووە. بەڵام مێژوو یاسایەکی ترسناکی هەیە. تۆ دەتوانیت جەستەکان بکوژیت، بەڵام قەت ناتوانیت بە شمشێر بیرۆکەیەک بکوژیت. ڕۆژی خەواریزەکان لە نەهڕەوان ئاوا بوو، بەڵام تارمایی و ئایدۆلۆژیاکەیان پڕ لە ڕق و تۆڵەسەندنەوە بوو. بەناو شارەکانی جیهانی ئیسلامیدا بڵاو بووە. لە مەککە لە ناو دڵی پیرۆستترین شاری سەرزەوی و لە ژێر سێبەری کەعبەدا لە ساتی وەرزی حەزدا کە هەمووان خەریکی نزاکردن و گریان بوون بۆ لێ خۆش بوون، 3 پیاو لە تاریکترین گۆشەی شەودا یەکتریان بینی. ئەم 3 پیاوە خەواریزە بریتی بوون لە عەبدوڕەحمانی کوڕی مولجەم، بوڕەکی کوڕی عەبدوڵڵا و ئەمری کوڕی بەکر. ئەوان دەستیان کرد بە بیرهێنانەوەی هاوڕێکانیان کە لە نەهڕەوان کوژرا بوون. دەگریان و دەیان گوت ئەوان باشترین پیاوەکان بوون، قورئان خوێن بوون، شەوەکانیان بە نوێژ بەسەر دەبر. ئایا چۆن دەبێت خوێنیان بە فیڕۆ بچێت؟ لێرەدا مێشکی نەخۆش و توندڕەوی ئەوان گەیشتە ئەنجامێکی یەکجار ترسناک. ئەوان وایان لێکدایەوە کە هەموو ئەو نەهامەتی و کوشتارەی بەسەر ئومەتی ئیسلامیدا هاتووە تەنها و تەنها هۆکارەکەی 3 کەسە: عەلی کوڕی ئەبوو تاڵیب، معاویەی کوڕی ئەبوو سوفیان و ئەمری کوڕی عاس. بۆیە لە ناو ماڵی خودادا سوێندێکیان خوار کە شەیتان خۆی لی دەترسا. پەیمانیاندا کە هەر سێکیان لە یەک کات و یەک ساتدا
ئەو سێ سەرکردەیە تیرۆر بکەن بۆ ئەوەی کۆتایی بە فیتنەکە بهێنن. کاری دابەشکردنەکە بەم شێوەیە بوو. عەبدوڕەحمانی کوڕی مولزەم گوتی من کوشتنی عەلی کوڕی ئەبوو تاڵیبم لە ئەستۆیە. بوڕەکی کوڕی عەبدوڵڵا گوتی من دەسمە شام و مەعاویە دەکوژم. عەمری کوڕی بەکر گوتی منیش دەسمە میسر و عەمری کوڕی عاس لەناو دەبم. پلانیان دانا کە هەرسێکیان شمشێرەکانیان بۆ ماوەی 40 ڕۆژ بخەنە ناو کوشندەترین ژەهرەوە. ڕێکەوتنیان کرد کە کارەکە دەبێت بە تەواوی لە یەک کاتدا جێبەجێ بکرێت. ئەویش بەرە بەیانی ڕۆژی 17 مانگی ڕەمەزان لە کاتی نوێژی بەیانیدا، چونکە دایانزانی لەو کاتەدا سەرکردەکان لە ماڵ دەردەچن بەرەو مزگەوت و بێ پاسەوانن. با ئێستا چاومان بخینە سەر مەترسیدارترین قۆڵی ئەم پیلانە، سەفەری مرگ بەرەو کوفە. ئیبن مولزەم گەیشتە شاری کوفە کە پێی دەوترێت پایتەختەکەی عەلی کوڕی ئەبوو تاڵیب. ئەو نیازی خۆی لە هەمووان شاربەوە و تەنانەت بە خەواریجەکانی تری ناو کوفەشی نەدەگوت خەریکی چییە. بەڵام لەوێ چارەنووس تووشی تاقیکردنەوەیەکی سەیر و سەمەرەی کرد. ئیبن مولزەم عاشقی ئافرەتێک بوو بە ناوی قەتامی کچی شەژنە. قەتام ئافرەتێک بوو خاوەنی جوانیەکی ئەفسوناوی بوو، بەڵام دڵێکی هەبوو لە بەرد ڕەقتر. باوکو براکەی قەتام لە جەنگی نەهڕەواندا لەلایەن سوپاکەی عەلیەوە کوژرابوون، بۆیە گیانی پڕ بوو لە ئاگری تۆڵە. کاتێک ئیبن مولزەم داوای هاوسەرگیری لێکرد، قەتام بە زەردەخەنەیەکی سارد و پڕ لە مەکرەوە پێی گوت من ڕازی نابم تا ئەو مارەیەی داوای دەکەم بۆم نەهێنیت. ئیبن مولزەم بە سرسانبوونەوە پرسی داوای چی دەکەی؟ قەتام وڵامی دایەوە 3000 درهم خزمەتکارێک و کەنیزەکێک وە سەری عەلی کوڕی ئەبوو تاڵیب. هاوڕێ ئازیزم، ئایا دەتوانی گوێبیستی ئەم زۆرە مارەیە بیت؟ مارەیەک کە بە خوێنی یەکێک لە گەورەترین پیاوەکانی مێژوو دەدرێت. ئیبن مولزەم کە خۆی بۆ ئەو کارە هاتبوو یەکسەر ڕازی بوو و پێیوت سوێن بەخوا من هەر بۆ ئەو کارە هاتوومەتە کوفە. فەتامیش بۆ ئەوەی دڵنیا بێ کە کارەکەی سەرکەوتوو دەبێت دوو پیاویتری لە خزمەکانی خۆی و خەواریزەکان بۆ ئامادە کرد بە ناوەکانی شەبیب و وەردان تا لە کاتی هێرشەکەدا یارمەتی ئیبن مولزەم بدەن. شەوی جێبەجێکردنی کارە ساتەکە 17 ڕەمەزانی ساڵی چلی کۆچی بوو. لەو شەوەدا عەلی کوڕی ئەبوو تاڵیب هەستێکی سەیر و نائارامی هەبوو. ئەو پێشتر چەندین زار فەرمودەی پێغەمبەری درودی خودای لەسەر بێ بیر دەهاتەوە کە پێی فەرموو بوو ئەی عەلی، ئایا دەزانی بەدبەختترین کەسی نێو مرۆڤایەتی کێیە؟ ئەوەیە کە ئەمەت ئاماژە بۆ ڕیشی، هەروەها بەمەت ئاماژە بۆ خوێنی سەری بۆ یاغ دەکات. بۆیە عەلی دڵنیا بوو کە کۆتاییەکەی نزیکە. لەو شەوەدا زۆر دەچووە دەرەوە و سەیری ئاسمانی دەکرد و دەیگوت سوێن بە خودا نە درۆم کردووە و نە درۆم پێگوتراوە، ئەمە ئەو شەوەیە کە بەڵێنم پێدراوە. بەرە بەیان داهات عەلی ویستی لە ماڵ بچێتە دەرەوە بەرەو مزگەوت. لە حەوشەی ماڵەکەدا کۆمەڵێک قازی مراوی ماڵی هەبوون. کاتێک عەلی بەرەو دەرگاکە ڕۆیشت بە شێوەیەکی یەکجار سیر مراویەکان خۆیان کێشا بە قاچەکانیدا، بەجلەکانیدا هەڵدەواسران و دایان قیژان وەک ئەوەی بیانەوێت ڕێگری لێ بکەن. خێزانەکەی ویستیان مراویەکە دوور بخەنەوە، بەڵام عەلی ئەو قسە بە ناوبانگەی فەرموو کە دڵی مرۆڤ دەهەژێنێت. لێیان گەڕێن، ئەوانە شیوەن گێڕن و بۆم دەگرین. عەلی دەرگاکەی کردەوە هەنگاوی نا بۆ ناو کۆڵانە تاریکەکانی کوفە، تاریکاییەک کە شمشێرێکی ژەهراوی لە باوەش گرتە بوو. ئیبن مولزەم و دوو هاوڵەکەی لە پشت دەرگای مزگەوتەکە خۆیان حەشاردا بوو. خەلیفە گەیشتە مزگەوتەکە و بە دەنگە پڕ لە هەیبەتەکەی دەستی کرد بە بانکردنی خەڵک لە ناو تاریکیدا. ئەسەڵا ئەسەڵا، ئەی خەڵکینە نوێژ بکەن. لەو ساتەدا کە عەلی خەریکی بێدارکردنەوەی خەڵک بوو لە ناکاو تارماییەک لە تاریکیدا بازیدا. ئیبن مولزەم بە شمشێرە ژەهراویەکەیەوە کە 40 ڕۆژ بوو بۆ ئەم سرکەیە ئامادەی کردبوو بە توندی کێشای بە تەوقی سەری عەلیدا. شمشێرەکە گەیشتە ناو مێشکی. لە هەمان کاتدا ئیبن مولزەم بە دەنگی بەرز ئەو دروشمەی خەواریزەکانی وتەوە لا حکم إلا لله یا عەلی ليس لك ولا لأصحابك. حکم تەنها بۆ خوایە ئەی عەلی، نەبۆ تۆی و نەبۆ هاوڵەکانت. کاردانەوەی عەلی چی بوو؟ ئایا هاواری کرد؟ ئایا گریە؟ نەخێر. لەو ساتەدا کە خوێنی گەرم بەسەر ڕیشە پیرۆزەکەیدا دەهاتە خوارەوە، عەلی دەستی خستە سەر برینەکەی و بە دەنگێکی پڕ لە ئارامیەوە فەرمووی فوست و ڕەبی الکەعبە، سوێن بە پەروەردگاری کەعبە، سەرکەوتنم بەدەست هێنا و ڕزگارم بوو.
ئەو ڕزگاری بوو لەو ئومەتەی کە ساڵانێک بوو ڕۆژیان کرد بۆ دۆزەخ بووی، ڕزگاری بوو لەو فیتنە و درۆ و خیانەتە. خەڵکەکە بە خێرایی ڕژانە دەرەوە و ئیبن مولزەمیان گرت، عەلیان بە خوێناویەوە بردە ماڵەوە، ژەهرەکە بە خێرایی بەناو جەستەیدا بڵاو بووەوە. بەڵام سەیرەکە دادپەروەری و میهرەبانی ئەم پیاوە تەنانەت لەسەر جێگای مەرگیش چۆنە. کاتێک ئیبن مولزەمی بکوژیان هێنایە بەردەمی، عەلی سەیری کرد و بە کوڕەکانی حەسەن و حوسەینی فەرموو: ئەگەر من مردم ئەوە تەنها یەک زەبری شمشێری لێ بدەن وەک چۆن یەک زەبری لێدام، نەکەن ئەندامەکانی جەستەی ببڕن، چونکە پێغەمبەر ڕێگری لەوە کردووە تەنانەت بەرامبەر سەگی هاربوش بێت، وەلەو خواردنەی خۆم دەی خۆم پێی بدەن، جێگایەکی نەرمی بۆ ڕابخەن تا کاتی سزادانی. ئەمە لوتکی مرۆڤایەتیە لە بەرامبەر خاوەن لوتکی توندڕەویدا. پاش 3 ڕۆژمانەوە لە ئازاردا ڕۆحی پاکی عەلی کوڕی ئەبوو تاڵیب بەرەو ئاسمان بەرز بووەوە. بەڵام چی بەسەر دوو بکوژەکەی تردا هات لە شام و میسر. پیلانەکە بە شێوەیەکی سیر گۆڕا. لە شام بوڕەکی کوڕی عەبدوڵڵا هێرشی کردە سەر موعاویە لە کاتی نوێژی بەیانیدا، بەڵام شمشێرەکە بەرقاسی یان سمتی معاویە کەوت و نەیکوشت. پزیشکەکان توانیان چارەسەری بکەن و بوڕەکیش ڕاستەوخۆ دەستگیر کرا و کوژرا. لە میسرش ئەمڕۆی کوڕی بەکر لە کاتی نوێژی بەیانیدا خۆی حەشاردا بوو بۆ کوشتنی عەمری کوڕی عاس. بەڵام لەو بەیانیەدا قەدەری خواوا بوو کە عەمر کەمێک نەخۆش دەکەوێت و ناسێت بۆ نوێژ. لە جێگەی ئەو سەرپەرشتیاری پۆلیس کە ناوی خارزەی کوڕی حوزافە بوو نوێژەکەی کرد، بکوژەکەش لە تاریکیدا بەهەڵا خارزەی کوشت. کاتێک دەستگیریان کرد و بردیانە لای عەمرو، بکوژەکە شۆک بوو گوتی: من دەمویست تۆ بکوژم. عەمریش ئەو پەندە مێژوویەی گوت: تۆ عەمرت دەویست، بەڵام خوا خارزەی ویست. بە کوژرانی خەلیفەی چوارەم جیهانی ئیسلامی کەوتە ناو قۆناغێکی نوێی تاریکترەوە. خەواریزەکان وا دەستیان پێکرد کە گوایە بەرگری لە قورئان دەکەن، بەڵام کۆتاییەکەیان بەوە هێنا کە قورئانێکی زیندوی وەک عەلیان پارچە پارچە کرد. پرسیارە گەورەکە کە بۆ ئێمە ماوەتەوە و لە کۆتا بەشدا وەڵامەکەی دەدەینەوە ئەوەیە: دوای کوژرانی عەلی و هاتنە سەرکاری دەوڵەتی ئەمەوی، ئایا خەواریزەکان وازیان هێنا؟ ئایا ئەم گروپە توندڕەوە تەنها لە لاپەڕەکانی مێژوودا مانەوە، یان جلو بەرگەکانیان گۆڕی و بەناو دروشمی جیاوازەوە تا سەدەی 21ەم و تا ئەم ڕۆژ لە نێوانماندا دەژین؟ ئایا ڕێگەکانی تەکفیر کە لە سەفین سێنران چەندە باڵێن بەسەر جیهانی مۆدێرندا کێشاوە؟ ئەمە ئەو ڕاستی تاڵەیە کە ئێستا دەیزانین. دوای ئەوەی شمشێرە ژەهراویەکەی ئیبن مولزەم کۆتایی بە ژیانی خەلیفەی چوارەم عەلی کوڕی ئەبوو تاڵیب هێنا، ئومەتی ئیسلامی کەوتە ناو قۆناغێکی نوێەوە. دەوڵەتی ئەمەوی بە سەرکردایەتی موعاویە دامەزرا و پایتەخت گوازرایەوە بۆ دیمەشق. لە ڕواڵەتدا وا دەردەکەوت کە دەوڵەتێکی بەهێز دروست بووە و ئارامی گەڕاوەتەوە. بەڵام ئایا بەڕاستی خەواریزەکان کۆتاییان هات؟ ئایا ئەو ئایدۆلۆژیایی کە لە نەهڕەوان خوێنی پێڕژا لەگەڵ تەرمەکاندا نێژرا؟ وەڵامەکە یەکجار ترسناکە. نەخێر، خەواریزەکان نەک هەر کۆتاییان نەهات، بەڵکو وەکو ڤایرۆسێک کە بەرگری پەیدا بکات، شێوەی خۆیان گۆڕی و دڕندەتر بوون. لە سەردەمی ئەمەویەکان و دواتریش عەباسیەکاندا ئەوان بوونە مەترسیەکی بەردەوام بۆ سەر ئاسایشی کۆمەلگا. بەڵام شتێکی سیر لە ناو ئەم گروپەدا ڕوویدا، چونکە بنەمای بیرکردنەوەیان لەسەر تەکفیر یاخود بە کافردانانی بەرامبەر بوو، زۆری نەخیان کە دەستیان کرد بە تەکفیرکردنی یەکتریش. گروپەکە پارچە پارچە بوون بۆ دەیان باڵی جیاواز. مەترسی دارترینیان باڵێک بوو پێی دەگوترا ئەزاریقەکان، کە سەر بە کەسێک بوون بە ناوی نافعی کوڕی ئەزرق. با باسی توندڕەوی ئەم پیاوت بۆ بکەم بۆ ئەوەی بزانیت مێشکی مرۆڤ چۆن دادەخرێت. نافع بڕیاریدا کە هەر کەسێک باوەڕی وەک ئەو نەبێت، نەک تەنها خۆی کافرە و خوێنی حەڵاڵە، بەڵکو ژن و منداڵ و تەنانەت کۆرپەی ناولان کەشی کافر دەبێت و دەبێت بکوژرێن. ئەوان پاساویان بە ئاەتێکی قورئان دەهێنایەوە کە باز لە قەومەکەی نوح پێغەمبەر دەکات کاتێک دەڵێت: ولا يلد إلا فاجرا كفارا، واتە منداڵەکانیشیان هەر کافر دەبن. سیر کە چکارە ساتێکە، ئاەتێک کە خوا بۆ قەومێکی لە ناوچووی بێباوەڕ دایبەزاندووە. ئەم توندڕەوانە هێنایان و بەسەر ژن و منداڵی موسڵماناندا جێبەجێیان کرد. ئازاریقەکان دەچوونە ناو گوندەکانەوە، هەر کەسێک لەگەڵیان نەبوایە پیاوەکانیان سەردەبڕی، سکی ژنەکانیان هەڵدەدڕی و منداڵەکانیان بەڕم بەرز دەکردەوە. بۆیە دەوڵەتی ئەمەوی ناسار بوو دڕندەترین و تونترین سەرکردە سەربازیەکانی خۆی وەکو حەجاجی کوڕی یوسف و موهەلەبی کوڕی ئەبی سوفرا
بنێرێ بۆ قڕکردنیان. دەیان ساڵ شەڕی خوێناوی بەردەوام بوو تا هێزی سەربازیان تێکشکێندرا. بەڵام پرسیارە گەورەکەی کە ئەم راپۆرتە دیکومنتاریە دەیەوێت بیگەێنێ ئەمەیە: ئایا خەواریز بوون تەنها ناوێکە لە لاپەڕەکانی مێژوودا و بەس؟ پێغەمبەری ئیسلام درودی خودای لەسەر بێ پێشتر پێشبینیەکی سەیری کردبوو. کاتێک باسی ئەم گروپەی کرد فەرمووی: هەموو جارێک کە نەوەیەک یان قۆناغێکیان لێ دەبڕێتەوە و لەناو دەبرێن، نەوەیەکی تریان سەر هەڵدەداتەوە. ئەمەش تا ئەو کاتەی دەگاتە کۆتایی زەمان بەردەوام دەبێت. کەواتە خەواریز بوون سەردەم و کات ناناسێت. خەواریزیەت ئایدۆلۆژیایەکە، نەخۆشیەکی دەرونی و فکریە. پێش ئەوەی تەنها گروپێکی چەکداری بێت، هەر کاتێک کۆمەڵێک مرۆڤ ببینن ئەم سیفەتانەیان تێدایە، بزانە کە ئەوانە نەوەی هەمان ئەو بیرکردنەوەیەن کە لە سەفین و نەهڕەوان دروست بوون. خاوەنی کۆمەڵێک سیفاتیشن. یەکەم، خوێندنەوەی کوێرانە و دەقیانە. خەواریزەکانی ئەمڕۆژ وەکو باو باپیرانیان ڕواڵەتێکی زۆر ئاینیان هەیە. دەقەکانی قورئان و فەرموودە دەخوێننەوە، بەڵام بێ ئەوەی لە مەبەست و گیانی ئاینەکە تێبگەن کە ڕەحمەت و میهرەبانیە، ئەوان دەقەکان وەکو شمشێرێک بەکاردەهێنن بۆ بڕینی ملی خەڵک، نەک وەک دەرمانێک بۆ ساڕشکردنی برینەکان. دووەم، کوشتنی موسڵمانان و جێهێشتنی بێگانە. سەیرترین سیفەتی ئەم ڕەوتە ئەوەیە کە زۆرترین زەرەر و زیانیان بۆ ناوخۆی کۆمەڵگەکانی خۆیانە، وەک چۆن لە ڕابردوودا عەلی و عوسمانیان کوشت. لە مێژووی نوێژدا ئەو گروپە توندڕەوانەی بە ناوی ئاینەوە سەریان هەڵدا، شارە موسڵمان نشینەکانیان وێران کرد، گەنجەکانیان سەربڕی، ژنەکانیان بەدیلگرت و بازاڕەکانیان تەقاندەوە. سێم، مۆنۆپۆڵکردنی حەق. ئەوان پێیان وایە تەنها خۆیان ڕزگار بوون و تەنها خۆیان ئیسلامی ڕاستەقینەن و نوێنەرایەتی ئیسلام دەکەن. هەر کەسێک لە دەرەوەی گروپەکەی ئەوان بێت، یان حکومڕان بێت یان زانایەکی ئاینی بێت و فتوایەک پێچەوانەی ئەوان بدات، ئەوە یەکسەر مۆری تەکفیر یاخود کافربوونی لێ دەدرێت. ئاسانترین شت لای ئەوان دەرکردنی مرۆڤەکانە لە باوەڕ. بینەری ئازیز، کاتێک سەیری دیمەنی سەدەی 21ەم دەکەین، کاتێک شاشەی تەلەڤیزۆنەکانمان پڕ دەبێت لە ڤیدیۆی سەربڕین، سوتاندنی مرۆڤەکان لە ناو قەفەسدا و تەقاندەوەی مزگەوت و بازاڕەکان لەلایەن کەسانێکەوە کە ئاڵای ڕەشیان بەدەستەوەی و دروشمی ئاینی دەڵێنەوە. یەکسەر دەبێت وێنەی عەبدوڵای کوڕی خەباب و ژنە دووگیانەکەی نەهرەوانمان بێتەوە یاد. دەبێت بزانین کە ئەو چەکدارەی ئەمڕۆ بە ناوی ئاینەوە سکی کۆمەلگاکەی خۆی هەڵدەدڕێت لەشکرکێشێکی بێگانە نییە، بەڵکو هەمان ئەو قورئان خوێنە وشکەیە کە عەقڵی داخراوە و شمشێرەکەی عەلی کوڕی ئەبوو تاڵیب پێشتر لە نەهرەوان ڕووبەڕووی بۆوە. ئایدۆلۆژیای خوێن جلوبەرگەکانی دەگۆڕێت، ڕۆژێک بە شمشێر و وشترەوە دەردەکەوێت، ڕۆژێکش بە ئۆتۆمبیلی درع و چەکی پێشکەوتووەوە. بەڵام دڵی هەر هەمان دڵە کە لە بەزەیی بەتاڵە و تەنها بە بۆنی خوێن ئارام دەگرێت. کۆتایی، مێژوو تەنها بۆ خەوتن و گێڕانەوەی چیرۆکی پێش خەوتن نییە. مێژوو ئاوێنەیە کە ئەگەر باش سەیری نەکەین، ناچار دەبین هەمان کارەسات و هەمان ئازار بە جۆرێکی تر و لە سەردەمێکی تردا دووبارە بکەینەوە. چیرۆکی خەواریزەکان گەورەترین وانەیە بۆ مرۆڤایەتی کە چۆن توندڕەوی دەتوانێت پیرۆستترین شتەکان بکاتە ئامرازێک بۆ وێرانکردنی ژیان. سوپاس بۆ توی هاوڕێی ئازیز کە لەم گەشتە دوور و درێژ و قوڵە مێژوویەدا لە یەکەمین چەخماغی فیتنەوە تا دەگاتە سێبەرە مۆدێرنەکانی ئەمڕۆ لەگەڵمان بوویت. هیوادارم ئەم راپۆرتە چاوەکانی زیاتر کردبیتەوە بۆ بینینی ڕاستی شاراوەکانی پشت ڕووداوەکان. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و بیرشتان نەچێت سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و ببن بە بەشێک لە خێزانە دانەبڕاوەکەمان. و بەم شێوەیەش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەی ئەمڕۆمان. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و هەردەم لە ئارامی و هۆشیاریدا بمێنەوە و ئامانەتی خودا بن.